سڵاو خۆشەویستان، هەر زمانێ بگری بە ملیۆنەها ڕستەی لێ دروستەکرێت. بەڵام خۆ هەموو ڕستەیە گرنگ نییە. هەموو وتوێژێک گرنگ نییە. تۆ پێویستە بزانی ڕستە گرنگەکان و وتوێژە گرنگەکان کامانن. کاتی خۆت بە شانێکەوە سەرف نەکەی کە تۆ پێچێت تا چەند مانگی تریش جاریکەنەی بیستیتەوە. بۆیە من هاتووم بە درێژایی لێڤڵەکان و پرۆگرامەکان، هاتووم گرنگترین وتوێژەکانی زمانی ئینگلیزیم هێناوە و ئەمانەم شەرح کردووە، پاشان دەنگە ئەسڵیەکەشم ماوە و دوجار ڕاهێنانیشم لەسەر دروست کردووە، هەتاوەکو تۆ بتوانی لەگەڵی بەردەوام بی و بەباشی فێری گرنگترینەکان ببی. ئەگەر وتوێژێک هەبێ زۆر گرنگ بێت، ئەوە وەکووە چەندین وتوێژ فێر بووبی کە هیچ گرنگ نەبن. بۆیە هەمیشە با کاتێکی کەمیشت هەبێ سەرفی بکە لەگەڵ شتێک کە زۆر زۆر گرنگە، چونکە ئەو شتەیە کە تۆ ڕۆژێک ئەیبیستیتەوە بەکاری ئەهێنی پێویستت پێ بێت. فەرموون لە خزمەتانین گوێ لێوانەیەک بگرن. ئینگلیزیەکەی بڵێ وانەی هەشتەم A. بڵێ ژمێریار. ئەکاونت. بڵێ دەستیار، واتە ئەو کەسەی کە بەردەست کاری بەردەستی ئەکات، بەردەستی بە تایبەتی لە میوانخانەکان. بێڵا. کاشێر. کاشیر. پزیشک. داکتەر. کەسی کارەبایی، ئەو کەسی لە بواری ئەلکترۆنیا ئیشەکە. ئەلکتریشن. ئەو کەسی کە لە پرزگا ئیشەکات. فرۆنت دێسک کلەرک. فرۆنت دێسک کلەرک. پەرستیار، واتە سستەر. نێرس. نێرس. بەڕێوەبەری دایرێک، بەڕێوەبەری ئۆفیسێک. ئافیس مانیجر. ئافیس مانیجر. بۆیاخچی یان نیگارکێش، ئەو کەسی کە ئیش بە بۆیاخەکات، ڕەنگ. پەینتەر. پەینتەر. لولەچی، ئەو کەسەی ئیش بە بۆری ئەکا، بۆری چی؟ بۆری کێش. پلامبەر. پلامبەر. ئەفسەر، پۆلیسی ئەفسەر. پۆلیس ئافیسەر. پۆلیس ئافیسەر. پێشوازیکار، ئەو کەسەی کە زۆرجار هەر لە پرزگەی ئیشەکە پێشوازی لە میوانەکات. ریسپشنست. ریسپشنست. فرۆشیار. فرۆشیار. سیلز پرسن. سیلز پرسن. ئەو کەسەی کە چاودێری شوێنانەکە، سەلامەتی و ئاسایشی شوێنەکانە پارێزێ یان کەسەکانە پارێزێ، پێوترێ سکیوریتی گارد. سکیوریتی گارد. شۆفێری تەکسی. تاکسی درایڤەر. تاکسی درایڤەر. دەستفرۆش یان فرۆشیاری تاک. ڤێندەر. ڤێندەر. لەکوێ کار دەکەیت؟ بە ئینگلیزی بڵێ لەکوێ کار دەکەیت. Where do you work? Where do you work? بڵێ لە نەخۆشخانە. لە نەخۆشخانە. In a hospital. In a hospital. ئەتوانی بڵێ hospital. hospital. نە هۆسپیداڵە، نە هۆسپیڕاڵ، تەڵم ناڵی ئاڕڵ. hospital. In a hospital. In a لەبەری تێکە کەوتوتە بینی دوو بزوێن ناڵی تڵ، ئەڵەی دڵ. hospital. چی ئەکەیت؟ واتە ئیشت چییە؟ What do you do? What do you do?
بڵێ من پزیشکم. من پزیشکم. I'm a doctor. I'm a doctor. بڵێ چۆنە بەلاتەوە؟ خۆشە بەلاتەوە، چۆنە بەلاتەوە؟ How do you like it? How do you like it? بڵێ بەڕاستی حەزم لێتی. I really like it. I really like it. بڵێ ئەو کوڕە لەکوێ ئیشەکات؟ ئەو کوڕە لەکوێ ئیشەکات؟ Where does he work? Where does he work? Where does he work? بڵێ لە هۆتێل. In a hotel. بڵێ چی ئەکات؟ واتە ئیشی چییە لەوێ؟ What does he do? What does he do? بڵێ ئەو بەڕێوەبەرە. ئەو بەڕێوەبەرە. He's a manager. He's a manager. بڵێ چۆنە بەلایەوە؟ چۆنە واتە ئەو کوڕە ئەو پیاوە ئیشەکەی چۆنە بەلاوە؟ How does he like it? How does he like it? بڵێ باشە. It's okay. It's okay. بڵێ لەکوێ ئیش ئەکەن؟ واتە ئەوان لەکوێ ئیش ئەکەن؟ ئەوان لەکوێ ئیش ئەکەن؟ Where do they work? Where do they work? Where do they work? بڵێ لە دوکان. لە دوکان. In a store. In a store. بڵێ ئەوان چی ئەکەن؟ واتە ئیشیان چییە؟ ئەوان ئیشیان چییە؟ What do they do? What do they do? What do they do? بڵێ ئەوان کاشێرن. ئەوان کاشێرن. They're cashiers. واتە they are cashiers. They're cashiers. بڵێ چۆنە بەلایەنەوە؟ چۆنە بەلایەنەوە؟ How do they like it? How do they like it? بڵێ ڕقیان لێتی. ئەوان ڕقیان لێتی. They hate it. They hate it. بڵێ چالاکی ناوپۆل. چالاکی ناوپۆل. Class activity. Class activity. بڵێ لەبەرکردنی جلی فەرمی. پۆشینی پۆشاکی فەرمی. Wear a uniform. Wear a uniform. بڵێ بە درێژایی ڕۆژ بوەستی بەپێوە. بوەستی واتە ئەو ئەوەستێ بە درێژایی ڕۆژ بەپێوە. Stands all day. Stands all day. بڵێ دابنیشێ بە درێژایی ڕۆژ. دابنیشێت بە درێژایی ڕۆژ. Sits all day. Sits all day. بڵێ سەرۆکاری لەگەڵ پارابێت. واتە سەرۆکاری لەگەڵ پارایە. Handles money. Handles money. بڵێ قسە ئەکا بۆ خەڵک. قسە ئەکا بۆ خەڵک. Talks to people. Talks to people. بەشەوە کار ئەکات. بەشەوە کار ئەکات. Works at night. Works at night. بڵێ زۆر بە سەختی و بە دژواری کار ئەکات. Works hard. Works hard. بڵێ پارەیەکی زۆری دەسەکەوێت. پارەیەکی زۆری دەسەکەوێت. Makes a lot of money. Makes a lot of money. Makes a lot of money. بڵێ پۆشاکی فەرمی. Uniform. Uniform.
بڵێ کێ پۆشاکی فەرمی لەبەرەکات کێ لەبەری ئەکات پۆشاکی فەرمی Who wears a uniform Who wears a uniform بڵێ ئەفسەری پۆلیس پۆشاکی فەرمی لەبەرەکات ئەفسەری پۆلیس A police officer wears a uniform A police officer wears a uniform بڵێ ئەو لە ئۆتێل ئیشەکات لە میوانخانە ئیشەکات He works in a hotel He works in a hotel بڵێ براکەت لەکوێ کار دەکات براکەت لەکوێ کارەکات Where does your brother work Where does your brother work Where does your brother work بەڕاستە Really Really بڵێ براکەی من لە ئۆتێل ئیشەکات هەروەها واتە براکەی منیش لە ئۆتێل ئیشەکات My brother works in a hotel too My brother works in a hotel too